زانکۆلاین و پرۆسەی خوێندنی 2019 سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. هەروەکو ئاگادارن پرۆسەی زانکۆلاین ئەکتیڤ و کارا بووە لە نێو زانکۆکانی هەرێمی کوردستان و قوتابیان دەتوانن لە ئێستاوە داخوازەکانی خۆیان بۆ پرۆسەی زانکۆلاین پێشکەش بکەن. زانکۆلاین ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بە 3 سیستەم هاتۆتە خزمەتی قوتابیانی کوردستان بە سیستەمی زانکۆلاین و سیستەمی پارالێل و سیستەمی ئایواران. هەرسێ سیستەم لە هەرێمی کوردستان ئەکتیڤە بۆی کە قوتابیان دەتوانن داخوازیەکانیان پێشکەش بکەن. بەڵام ئەوەیە جێگای سەرنجە و بۆتە جێگای سەرنج لا ئێمە بۆ ئێمە بەرنامەی لەسەر تۆمار بکەینەویش زیاتر گرنگی دام بە سیستەمەکانی پارالێلە. سیستەمی پارالێل ئەو سیستەمەیە کە قوتابی و خوێندکار دەچێتە زانکۆکانی حکومی و لە بەیانیان داوام دەکات، بەڵام بە بڕێک پارە، واتە بڕێک پارە لە پێناوە حکوومەت وەردەگرێت بۆ ئەو قوتابیەکە نمرەی نزمە بتوانێت لەو زانکۆیە داوام بکا کە نمرەیەکی بەرزی دەوێت، بەڵکو دەتوانین بڵێن نمرە بە پارە دەکڕێت. ئەوەی جێگای پرسیارە لای ئێمە خۆ حکوومەت دەهەوێت زیاتر زانکۆکان بکات بە زانکۆی بە پارە و زیاتر گرنگی بەوە بدە کە زانکۆکان بە پارە قوتابیان لە زانکۆکان بخوێنن، یا خود ئەم سیستەمەیە بۆ خزمەتی قوتابیە و بێگومان ئەم سیستەمەیە بۆ بەرچاوڕوونیتان هەر کام لەم سیستەمانە کە لە هەرێمی کوردستان کارە بووە لە پارالێل بۆ هەر زانکۆیەک لە 1,500,000 تاوەکو 10 ملیۆن ساڵانە دەست پێ دەکات. بۆ ئەمڕۆ ئەمە تەوەری بەرنامەی پەیامی تۆ دەبێت و ڕاو سەرنجی دایک و باوکان و بەشێک لە قوتابیانتان بۆ وەردەگرین ئاخۆ بزانین قوتابیان تا چەند دەتوانن سوود لەو سیستەمانە وەرگرن و ئاخۆ ئامانجەکانی حکوومەت چیە لەوەی کە سیستەمی پارالێل کورسی بۆ زیاد کردو. من لاوان دەپرسم و ئێوەش بینەر و بیسەری بەرنامەکەمان بن و زانیاری تەواو لەسەر پرۆسەی زانکۆلاین وەرگرن. ئەم سیستەمە پێ باشتران بۆی قوتابیانی خۆمان و خوێندکارانی خۆمان نەچنە دەرەوەی وڵات. دەم خۆم بەتمای زانکۆلاین پڕکەمەوە کا بژێ و ژیان کا پارەکایش هەموو کەس تەحملێ پارە ناکە. بە پارەکە و بێپارەکەش بەیەکەوە دەوام دەکەی. باشە بۆ مەقعەت هەیە بۆ پارەت ینی دەوام بکەن. بەشی زۆریان ناتوانن یعنی خەرجی ڕۆژانەی منداڵەکانیان دابین بکەن کە بەیانیان بە خۆڕایی وەردەگیرێت لە حکوومەت جا چۆن دەتوانن بینە پارالێل. ئەم سیستەمە تەنها گرنگی بە قوتابیە کوڕە دۆڵەمەندەکان دەدا. کابراگوتنی هەژارین و باوکشم پێشمەرگە، یعنی دەتوانی کابراگوتنی با سارە 2 ملیۆن لێ بداتن ئەدی مەسروف ئەدی هاتن و دکتۆر لە ئێستا پرۆسی زانکۆلاین لە سەردەم شار و شارۆچکەکان بەڕێوە دەچێت و ئەمساڵ وەزارەتی خوێندنی باڵا جیاواز لە ساڵەکانی تر بە 3 سیستەمی جیاواز هاتۆتە نێو پرۆسەی زانکۆلاین و پێشوازی لە قوتابیانی وزارەتی پەروەردە دەکات و دەرچوانی ئامادەی. تۆ وەکو پسپۆڕێکی ئەم بوارەیەوە وەکو شارەزایەکی بواری زانکۆلاین و وەرگرتنی قوتابیان لە ساڵانی ڕابردوو، ئەو ساڵ سیستەمەکە چۆن هەڵدەسەنجێنی و تا چەند پێ دوای ئەم سیستەمەیە لە ئاز داواکاری قوتابیانی هەرێمی کوردستانە؟ بەڵێ سەرەتا بەخێر بن. تەمەنە ئەو سیستەمە وەزارەتی خوێندنی باڵام ساڵ هەندێک کورسی و مەقعدی زیاد کردو بۆ خوێندکاران و قوتابیان، وای کردو کە قوتابیان هەندێکی باشتر بتوانن و جوانتر پرۆسەکە بەڕێوەبڕێ. بەڕێی من ئەوەیە کە خوێندنی باڵا ئەو خوێندنەی ئێوارانی زانکۆ ئەهلیەکانی کە نێشت باش نەبوو، چونکە نەبوونی ئەو سیستەمەی کە هەبوو لە ئێوارانەوە کات هەندێک قوتابی و هەندێک خوێندکار پەنابەرێ بە وڵاتانی تر چونکە دەرەجەکانیان کەمتریان مۆزەفن لە شوێنەکانی تر. ئەمە لە ڕوویەکی تریشەوە حکوومەت دەیتوانی بە شێوازی لە شێوازەکان هەر ئەوانەی ئێواران بێڵێتەوە، بەڵام زیاتر زەخت کاتی سەر ئەو جامیعاتی لێ ئەو لێستا هەروەکو ئاگاداری سەتا چلی بووە بە پارالێل، واتە سەتا چلی کە ساڵانی ڕابردوو سەتا دەبوو پارالێل، ئەم ساڵ بووە بە سەتا چل. بدوای ئەم سەتا چلەیە ئەمانجیان چییە؟ دەیان هەوێ لەمە دوای خوێندن بکەن بە بواری بازرگانی و بە پارە، یان ئەوەیە دەیان هەوێ هەموو قوتابیان شوێنیان بێتەوە؟ نەخێر، ئامانجیان بە بازرگانیکردنی جامیعات نییە. ئامانجیان ئەوەیە ئەو قوتابیانەیە ئەو ئابووری وڵات نڕاتە دەرەوە. بەڕاستی ساڵانی کە ئابووری وڵاتمان داتەپی بە هەموو ڕوویەکردە ئێران و تورکیا وڵاتانی تر قوتابیانی هەتا بەکەلۆرۆس نەک ماستەر دکتۆراوە هیچ هەمویان ئەڕۆشتن، بەس بەکەلۆرۆسەکان کەمتر ئەم ساڵ نەڕاتە دەرەوە. ئەو لانی ئابووریە بگەڕێتەوە وەزارەتەکان بۆ خزمەتی خۆمان. باش
تۆ وەکو شارەزایەک پاراڵێلێکی سیستەمی نێو زانکۆلاین و حکوومەتێ پێ باشترە کەسێک لە زانکۆی حکومی بە سیستەمی پاراڵێل بخێنی یان لە زانکۆیەکی ئەهلی بخوێنە بۆی کە پێگومان زانکۆ ئەهلیەکانیش بە پارەیە. تابانەوە تحکم کردی ئەو شتا بە دەرەجەیە بە قسەی من نییە ئەو قوتابیە یان خوێندکارە دەرەجەی چۆن بێ ئەو تحکومەکە من پێم باش نییە ناتوانم بڵێم جامیعاتی ئەهلی خراپە ئەوە نەخێر جامیعاتی حکومی لە ئاستی پێویستانی نەخێر هەردووکیان لە ئاستی پێویستان بەڵام قوتابیەکە چی بکات دەرەجەکەی تحکومەکە بە پێوەی تا بڕ ئایا لە جامیعاتی ئەهلی بخوێنی یا لە جامیعاتی حکومی بەڵام هەر چۆنێک هەبێ ئەم سیستەمە من پێ باشتران بۆی قوتابیانی خۆمان خوێندکارانی خۆمان نەچنە دەرەوەی وڵات لە شارێکی خۆمان لە وڵاتێکی خۆمان لە خزمەتی خۆمان نابن ئێمەش وەکو مامۆستایان هاوکاریان نەبین بۆی سیستەمێکی جوان و باشتر بڕابڕێ. ئەمساڵ سیستەمەکانی زانکۆلاین چۆن هەڵدەسەنگێنی و پێ دوایە تا چەندم سیستەمەیە لە خزمەتی خودی قوتابیدایە. بەڵێ ئەم ساڵ سێ سیستم هەیە پارالێل و ئێواران و زانکۆلاین زەختێکی زۆر لەسەر پارالێل و زانکۆلاینە لەبەروەی کە تەڵەبا ئەو ساڵ دەرەجەی زۆری هینایەوە دەبیتن زیاتر خۆیان ماندیکەن لەبەروەی دەبیتن ئەگەر ناچار ئەگەر دەرەجەیان بەرز نەبی ناچار دەبن کە بە پارە پڕیکەنەوە. ینی سیستەمی زانکۆلاین زەختێکی زۆری لەسەر یان ئەگەر قوتابی نمرەیەکی بەرزی نەبێ ناتوانێت پڕیکاتەوە ئەو کات ئەگەر قوتابی لە زانکۆلاین وەرنەگیرا بێ بچێتە کوێ کامە سیستەم بە کەڵکی ئەو دێ زیاتر پارالێر و ئێواران پاراڵەل و ئێوارانش بە پارەی بێگوم بەڵێ دەبینم لێرەی کە لێرە دەتبینم بە دڵنیای و پۆلی 12 تەواو کردووە لە پۆلی 12 چۆن بوویت و نمرەی چەندە بەدەستێنا لە پۆلی 12 کۆنیمرەکەم 88.6 ساڵ یەکەم تەواوەکەیان بە دەوری یەکەمیش سەرکەوتوبی لە زانستی بوو یاخود وێژەی زانستی سەرکەوتوبی ئێستا لێرە پێم وابێ فۆرمی زانکۆلاین پڕەکەیتەوە چ بە شکل لە دڵی خۆت داناوە لە داهاتوو حەزەکرد ببی بەچی ئەو نمرەیە بەدەستێنا کە خۆت مەبەستە بوو ناوەڵ ئەو نمرەی کە خۆمە بەست و نەتان بەدەستی بینم دیارە قسمەتی خۆی ئەوەندەش ئێستا بەتەمای هەندەسەمە هەندەسە چ بەشێکی هەندەسە نەفت بەپێی ئەو سیستەمی ئەم ساڵ بێ وەردەگرێ وەڵایی ئینشاءڵڵا سیستەمەکانی ئەم ساڵ چۆن هەڵدەسەنجێنیت بەوەی کە دەرەجە چۆنە بەرزە نزمە و بە تایبەت کە سێ سیستەمەیە پاراڵێل هەیە و ئێواران هەیە و زانکۆلاین هەیە سیستەمەکانە بەگشتی پێ چۆنە تۆ بەگشتی سیستەمەکان سیستەمی باشن بەس ئەم خۆم بەتمای زانکۆلاین پڕکەمەوە حەزەکەم پرسیارێکیش لە باوکێکم پێم وابێ مامەجان لێستایە دوو سیستەم لەگە زانکۆلاین زیاد بووە سیستەمی پاراڵێل کە قوتابی بە پارە لەم سیستەمانە خۆ سیستەمی ئێواران تۆم سیستەمانت پێ چۆنەکە بۆ زانکۆکانی حکومی زیاد کراوە کە قوتابی لە زانکۆکانی حکومی بە پارە بخوێنێت بەخۆی زارسی خۆشتشی وا هەیە خۆی لە کولیا عنی لە داوامی حکومی باشترە ئەو قوتابانێک کە لە داوامی حکومی باشتر بخوێنن لە داوامی ئەهلیەکان پێویستی بە پارەیە ئەمە قوتابێت تااقەتی و پارەی نیە کە پارەکە دەفا بکە ینی بە من حکومیەکە باشترە نسبی حکومیەکە زیاتر نە پارەکە زیاتر بی ئێستا کە دەبینین پاراڵێل بۆتە 140 پێشووتر 100 دەبوو ئێستا بۆتە 140 ئایا بەڕای تۆ حکوومەت لەبەر چی پاراڵێل ئەوەنە بەرزەکاتەوە کورسیەوەنە زیادی بۆ دادنە ئایا مەبەستیانە لە داهاتوو خوێندم کەم بە پارە بەڕای تو چ مەبەستێکیان هەیە مەبەستەکان و دیارە مەبەستەکانی حکوومەتەکە پارەخی دیارە باش بۆ دایک و باوکی قوتابی دەکرێت یعنی زانکۆ 4 ساڵی زانکۆ بە پارە منداڵێکی بنێرە ئایا پێ دوای هەموو دایک و باوکێ بۆی بکرێت تەحمل و پارێ ناکە کا بژێ ژیان کا پارە کایش هەموو کەس تەحمل و پارە ناکە ئێستا کەش پێم وابێ کۆنمرە زۆر بەرز بۆ تۆ یعنی سەد ئەگەر منداڵەکەی تۆ باشە شتا هەشتی ئەگەر کەمتریە وایە ناچارە وایە ببینێت شوێنێک بە پارە ئایا بۆزعی کوردستانی لە ئێستا باشە کە خوێندنیش ببێ بە پارە باش ئێستا باشە باشە کۆنمرەکەی باشە بڵێ کە لێرات بینم بێگومان پۆلی 12 تەواو کردو هەستێکی چۆنە هەیە ئەم قۆناغە قورسە و تێپەڕا هەستێکی زۆر تایبەتم هەیە بەڕاستی پۆلی 12 پۆلێکی ئاسان نییە بەس تا ڕادێکش قورس نییە چەند سعادت خوێن تۆ ئەو کاتانی پۆلی 12 بووی ڕۆژدان 12 لۆ 13 ساعت چەندە تێنا نمرەکە وەڵای نمرەی باشنەوە هەفتا بوو خۆت بۆ چەندان نابوو خۆی خوێندنەکەی خۆت وەڵا هەشتا بەسەرەوە باش ئێستا فۆرمە پڕکردۆتەوە و نیازی چ بەشێکت هەیە علوم چ بەشێکی علوم علوم کیمیابی جیلۆزی بوانە باش بەپێی نمرەکی خۆت دەتوانی پێ دوابێ بچیتەم بەشانەوە بە حەزی خۆدەم بەشانە بۆ دەرەچێت ئینشاءڵڵا بە پارێل دەوانێ بە پاراڵێل ینی سیستەمی پاراڵێل بەڵێ نرخی زانکۆی کۆلێژی علوم چەندێکە وڵا ملیۆنێک یان من 2 ملیۆن دەوانێ ملیۆنێک با من پێت بڵم لە 2 ملیۆن دەست پێکە تا 3 ملیۆن بەپێی بەشەکەی باشە بەڕای تۆ هەموو تەڵەبێک توانایەوەی هەیە هەموو هاوڕێکانە کە لەگەڵ دەرچوون توانایەوەیان هەیە بچنە پاراڵێ ناوەڵا زەحمەتە خوێندن بە پارە بەڕای تۆ ئاسانە بۆ قوتابی لە ئێستادا ناوەڵا ئاسانیە
باشە ینی لەو سیستەمانە ڕازی کە ئێستا هەیە دانراوە پارالێل ئەوەنە کورسی بۆ زیاد کراوە بەڕای تۆ گەرێ تۆ کورسی لە خوێنی حکومی زیاد کرا بووە و لە خوێنی حکومی بتخوێن بە بۆ تۆ بۆ بنەماڵەکەشە باشتر نەبوو باشترەوە باشترە وەکو هاوکاریەکە من لەگەڵ یەکێک لە باوکەکانم کە دوو تەڵەبەی هێناوە تێرە پێما بە هەردوو کچتن دوو کچی خۆی کە پۆلی دوانزەم بێگومان ئەرکی پۆلی دوانزە لە ماڵەوە زۆر قورسە ئەم ساڵتان تێپەڕان شکۆری ئینشاءالله الحەمدولله بەڵێ زۆر سپاس بۆ نمرەکانیان بەدڵی خۆیان بۆی کە هێناویانە نەوەڵە بەداخەوە بەس باش بە الحەمدولله یعنی ئەوەی هات کۆشیان بۆ کرد باش بۆ خراپ خەریکی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین وە زانکۆلاین ئەم ساڵ سێ سیستەمی هەیە سیستەمی زانکۆلاین و سیستەمی پارالێل و ئێوارە تا چەندەم سیستەمانە پێت وابێ بۆ قوتابی گونجاو و خزمەتی قوتابیەکە بەتایبەت ئەم ساڵ کە سیستەمی پارالێل و ئێواران جەختێکی زۆر لەسەر کراوەتەوە هاوکارێکی باشە خراپ نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا یعنی دەبێتە بارێک لەسەر باوکان و دایکان ئەرکەشی قورس دەبێتن ئەوانە کە نمرەکانیان کە نەگاتە وەکو پارەلێڵ بەڵێ زمانی ئەوەش ئەم سیستەمانە هەبوون نەخێر حکوومەت وەرەگیران ئەو قوتابیانێکە پۆلی دوانزە فرسەت ئەو کاتەوە باشتر و لە هەموو شارەکانی عێراق فرسە باشتر وەردەگیرای بەڵام ئێستا فرسە کەمترە تۆ هەر لە کوردستان و ناتوانانی زیاتر دەربچی و ژمارە قوتابیانێک زار زۆرە و مەقعدەکانیش کەمە ئەوەیە وای کردووە کە نافەسە زیاتر پێویست بیتن و پارەلێلیش ئەوەیە کە تو بە بەیانیان دەوام دەکەن ئەو قوتابیانە بە پارەکە و بێپارەکەش بەیەکەوە دەوام دەکەی باشە بۆ مەقعد هەیە بۆ پارەت ینی دەوام بکەن و بۆ ینی نازانم پارەلێلە شتێکی باشە بەس نازانم چی ینی هەرکەچی قورس دەبیتن زۆر 140 بەڕای تۆ 140 زۆر نییە مەقعد بۆ پارالێلە ینی بۆ پارە ئایا بەڕای تۆ مەبەستیانە خوێندن بە تەواتی بکەن بە پارە ساڵانی ڕابردوو 100 دەبوو ئەم ساڵ کراوە بە 140 ڕەواندنەوەی گلەیەکانە بەڕێی منەوە گلەی بڕێوێنەوە فرسەی زیاتر بۆ قوتابی ئەوە ئیمکانێتیشی هەبی هەروایە ینی خۆی وەکو ئەمە تەشبیه دەکەم وەکو حەزەکەیە ئەوەی پارە هەبیتن بە VIP دەڕاتن ئەوەی پارەشی نەبی بە ئەتیادی بە ناوچ خۆی و چەند خۆی بیتن منداڵەکانی تۆ دوو بەشانی کەمە بەستیانە دێنەوە ئینشاڵڵا لە زانکۆلاینیان دەبێ بچنە پارالێل ئینشاڵڵا ناو لە پارالێل ئیمکانێت نییە بەس ئەوە ئینشاڵڵا لەوەی بە دەرەجەی خوان لە چی وەربگیرێنەوە بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی گوێبیستی من ڕاوسەرنجی بەشێک لە قوتابیان و دایک و باوکانی شاری هەولێر بوون کە بەداخەوە باز لە ئەوەنەی باز لە نێگەتیفی واتە لایەنی خراپی سیستەمی پارالێل و زیادکردنی کورسی دەکەنەوە ئەوەندە باز لە خزمەت ناکەنەوە پێیان وانە حکوومەت خزمەت بکە بەڵام من بۆ مەبەستی زیاتر هەر لەسەر ئەم پرسەیە پرسیار لە خودی بەڕێوەبردننی یەکێک لە بەرپرسەکانی زانکۆلاین وەرگرتنی قوتابیان دەکەم کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەوێ سیستەمی زانکۆلانیان ڕاگەیان پرسیاریەوەم لێ کرا خۆ بزانین لەبەر چی سیستەمی زانکۆلاین لە سەتادا بەرز دەبێتەوە بۆ 140 بۆچی سیستەمی زانکۆلاین ئێستا کە بە ڕێژەی 140 قوتابی وەردەگرێت ئێوە بینەری وەڵامەکەی بن ئەمە خودی وەڵامی وزارەتی خوێندنی باڵایە بە هیچ شێوەیەک پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵای توێژینەوەی زانستی بەم ئاراستەیە ناڕوات کە خوێندن هەمووی بکەین بە پارە بەڵام کە بۆچی خوێندنی پەرەلێل دروست بووە یعنی کە تەمان خوێندنی پەرەلێل ئەم ساڵ و پار دروست نەکراوە لە ساڵی خوێندنی 2009-2010 دروست کرا وەکو بە ڕێستان وتی بدایات بە ڕێژەی سەتادەی پلان دەست پێ کرا جارێ با بزانین ڕێژەی سەتادەی پلان یان 120 پلان یان وەکو ئەم ساڵ لە 140 پلان یعنی چی مانای ئەوە نییە کە پلانە ئاساییەکە کەم کراوەتەوە و بووە بە پەرلێل نە پلانە ئاساییەکە وەکو خۆیەتی کورسی پەرلێل زیادەیە لەسەر پلانەکە یعنی ئەمەش لەبەرچی بەڕێزان لە ساڵی خوێندنی 2009-2010 بە دواوە زانکۆ حکومیەکان توانای وەرگرتنی هەموو دەرچوانیان نەبووە تەڵەبە لەسەر جادە و ئەمێنێتەوە وەرناگیرێ بۆ ئەوەی بتوانین دەرفەتی خوێندن بۆ دەرچوان زیاتر بکەین ئەوەیە بە جۆرێک لە خوێندنی پەرلێل چارەسەر کراوە کە بتوانێت بە ئەو تەڵەبانەی کە لە شوێنێک وەرناگیرێ یان حەزەکە لە اختصاسێک وەرگیرێ کە خۆی حەزی بێتی دەرەجەکەی بە ئاسایی وەرنەگیراوە بۆی بتوانێت لە خوێندنی پەرلێل بە بڕێک پارەی کەم درێژە بە خوێندن بەڵە بینەران بیسەرانی خۆشەویست گوێبیستی بوون وەڵامی وەزارەتی خوێندنی باڵا بوو کە باز لەوە دەکەن ئێمە کورسیمان زیاد کردو بەڵام ئەوەی ئەمەش هەر بۆتە جێگای نیگارانی ئەخر ژوورێک کە شوێنی 50 کورسی لێ بێتەوە تۆ ئەیکەیتە 65 کورسی ئەخراو کە دووبارە تەسیل لەسەر پرۆسەی خوێندن دەکاتەوە پرۆسەی خوێندن قورستر دەبێتەوە بەڵکو پێویستە کۆلێژ زیاد بکرێ و بەڵکو ئەوەی کە گرینگە پۆلەکان زیاد بکرێنەوە ئێمە کورسی زیاد بکەین بەڵام من قوتابی زیاتر دەدوێنم و هەوڵ دەدەم قوتابی زیاتر وەرگرم و دایک و باوکی زیاتر وەرگرم بەسەر پرۆسەکانی زانکۆلاینەوە لەگەڵماندا بن
ئەم سیستەمە من پێ باشترە بۆی قوتابیانی خۆمان خوێندکارانی خۆمان نەچنە دەرەوەی وڵات زم خۆم بەتمای زانکۆڵانی پڕکەمەوە کا بژێ ژیان کا پارە کایش هەم کەس تەحملێ پارە ناکە بە پارەکە و بێپارەکەش بەیەکەوە داوام دەکەی باشە بۆ مەقعەت هەیە بۆ پارە ینی دەوام بکەن. بەشی زۆریان ناتوانن یعنی خەرجی ڕۆژانەی منداڵەکانیان دابین بکەن کە بەیانیان بە خۆڕایی وەردەگیرێت لە حکومەت جا چۆن دەتوانن بینە پاراڵێن. ئەم سیستەمە تەنها گرنگجی بە قوتابیە کوڕە دۆڵەمەندەکان دەدا کابراگوتنی هەژارین و باوکشم پێشمەرگە یعنی دەتوانانی کابراگوتنی با سارە 2 میلیۆن لۆ بداتن ئەدی مەسروف ئەدی هاتون لێستا هەروەکوێ قوتابیان ئاگادارن سێ سیستەم بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینێ سیستەمی پاراڵێل و سیستەمی ئێواران و سیستەمی زانکۆلای تا چەند تۆ لەم سیستەمانە ڕازی و پێ دوای ئەم سیستەمانە خزمەتی قوتابی دەکات و بە تایبەتیش سیستەمی پاراڵێل کە ئەو ساڵ گرنگیەکی زۆری پێدادراوە. بەڕای من ئەو سیستەمانە یعنی وەکو دەڵێن خزمەتی قوتابیان ناکات بگرە ئەرشێکی زیاتری بۆ دایک و بابەکان دروست کردێت چکو پێشتر سەتادە پاراڵێل بوو ئێستا بۆتە سەتاچن ئەوە لەلایەک یعنی بۆ مەقسەد بۆ ئافرەتانیان بۆ کچان با بڵێن مەقسەد ئێواران ئەویش کێشەی تکەیە کە مەقسەد ناتوانێت هاتوچۆ بکە یان لە داخلیە ناتوانێت بمێنێتەوە یان زۆر جار کۆمەلگای کوردی ئەو هەیە دایک و بابەکان ڕێنادەن کچەکانیان بەشەو هاتوچۆ بکات بە تایبەت ئەوانەی مەقسەد لە گوندەکانن یان لە شوێنە دوورەکانن کە ئەوەش کێشەی یەکجار گەورەی لە بۆ دایک و بابەکان دروست کردی هەم لە خودی قوتابیش دروست کردیە. باشە بەڕای تۆ دارایی دایک و باوک و حاڵی دارایی ئێستاکی هەرێمی کوردستان دەتوانن دایک و باوکان منداڵەکانیان بنێرنە بە پارە خوێندن لە زانکۆکانی حکوومەتیش بەشێکی بۆ بە پارە بێگومان بەشی زۆری ناتوانێتن منداڵەکانی بنێرێتە مەقسەد بە پاراڵێل بخوێنێت بەشی زۆریان ناتوانن یعنی خەرجی ڕۆژانەی منداڵەکانیان دابین بکەن کە بەیانیان بە خۆڕایی وەردەگیرێت لە حکومەت جا چۆن دەتوانن بینە پاراڵێن ماگانە 1.5 میلیۆن تا 2 میلیۆنیان لێوەردەگرن بەڕاستی یعنی حکومەت دەیهەوێت بە شێوەی سیستەماتیک یعنی زانکۆکان بکاتە ئەهلیان بکاتە بە پارە کە ئەوەش کێشەی زۆری بۆ قوتابیان دروست کردو. بێگومان کە لێرە بینم یعنی پۆلی 12 تەواو کردووە خۆناغی 12 چۆن بوو قورساتیەکەی چۆن بوو و تۆ چەند سەعانەت خوێندووە نمرەت چەنە ئێکسا؟ وەڵی بەڕاستی 12 گرانە پۆلی 12 خوێندنێکی زۆری دەوێ. تۆ چەند سەعات نەخوێن؟ ڕۆژانە بەلانی کەمی 12 ساعت ئەوە. باشە نمرەکە چەندێکە و ئەو نمرە تێنا کە خۆت مەبەستە بوو؟ ناوەڵا نمرەیەکی زۆر کەم هێنا بەڵام توانێ ئەوم نییە دانیشتمەوە و خوێندنی زۆری ئەوێ بەڕاستی پۆلی 12 نمرەکەم هەفتەیە. باشە ئەم ساڵ بێگومان خوێن لە وەبەست تایبەت ئەسیلەکانی پۆلی 12 گلەیەکی زۆری لەسەوە دەکات کە بەشێکی غەڵەت بوو یان خودت قورساتێکی زۆر و ئینشاڵا دەرەجەکانیش ئاوا نزمە بێتەوە بەڵام بە پێیەوەی کە ئێستا کۆمەڵی سیستەم هەیە و سیستەمی پاراڵێل و ئێواران و زانکۆلاینێتەوە بە تەمای کامە لەم سیستەمانە پڕکەیتەوە. ئینشاڵا بە تەمام زانکۆلاین پڕکەمەوە. باشە سیستەمی زانکۆلاین داخوازیەکەی تۆ بەجێدێنێ ئەو شوێنێکە حەزت لێ لەو شوێنە وەرەگیری؟ وڵی نازانم ئەمەیان. نازانانی باشە سیستەمی پاراڵێل چۆن هەڵدەسەنجێنی نازام زانیاری دەگە لەسەر هەر بە سیستەمی پاراڵێل وەکو زانکۆلاینە بەس قوتابی بە پارە خوێنێ سیستەمەکەت پێ چۆنەتەوە؟ ئەو قوتابیانە بە پارە دەخوێنن دیارە نمرەیەکی کەمیانەوە بەڵام باشە تۆ بەگشتی؟ باشە تا حدێک باشە بڵێ. ئێستا سیستەمێکیان دروست کردووە پێیان ناویان ناوە سیستەمی پاراڵێل قوتابی لە زانکۆکانی حکومی بە پارە دەخوێنێ تۆم زانکۆی ئەم سیستەمەت پێ چۆنە پێ دوای هەموو دایک و باوکەی بتوانێت منداڵەکەی بە پارە بنێت؟ هەندێک کەسەی دەتوانی هەندێک کەسەی لە ئەوە ناتوانی وەنیا بەگشتی لە وەزعی هەرێمی کوردستان لەو خەیرانی دەرە خەڵک دەتوانێت بەڕای تۆ؟ وەڵی هەندێک دەتوانی هەندێک ناتوانێت ئەدوانە باشە کچەکەت لە پۆلی 12 بۆ ئەو ساڵەر کوشتی قورس بوو؟ ئەرێ وەڵی قورس بدەگو ئەو دەچمە سەر ئەوەی ئەو پرسیارە ئەم دەمخین ئەو پرسیارانە یەک هاو نەبوو. ڕۆین تۆ شارەزایەک لە پسپۆڕی لە بواری زانکۆلاین ئەم ساڵ سیستەمی زانکۆلاین کارا بووە بەوەی بە سێ سیستەم سیستەمی زانکۆلاین و سیستەمی پاراڵێل و سیستەمی ئێواران تا چەند ئەم سیستەمانەی کە بە تایبەت پاراڵێل و ئێواران کە ئەم ساڵ زەختێکی زۆری لەسەرکراتەوە پاراڵێل کە بووە بە 100 لە ساڵانی ڕابردوو 100 دەبوو تا چەند ئەم سیستەمەی خزمەتی قوتابیانی کردو و قوتابیان و دایک و باوکان زیاتر کامە سیستەمە هەڵدەبژێرن؟ بەڵێ بەپێی ئەوەی کە ئەو ساڵ قەیران دەتوانم بڵێم کۆتایی هاتیە کۆتاییش ناتبێت بە ڕێژێکی باش قەیران کۆتایەتی هەست دەکەین پاراڵێل زۆر ڕێژەکەی زیاد بووە ینی بەراورد بە ساڵی پاراڵێل دەتوانم بڵێم بە ڕێژەی 180 زیادی کردی ڕێژەی تەقدیمکردن
هەستمان دەکرد پار ئەو وەختانە لە گەرمەی قەیراندا بووین بەڵام ئەو ساڵ حەز دەکەین لەوەتەی قەیران نەمایە معاش موچەوەکو خۆی لە هاتیتەوە پارالێل زۆر زیاد بووە بە تایبەت داخوازی زیاتر بووە ینی تایبەت بەشە پزیشکەکان ینی هەز دەکەی بەشە پزیشکەکان بەراورد بە ساڵی پار ڕێژەی تەقدیمکردن زۆر زیادی کردیا ئەگەر ئێمە بەس لە چەند نرخێکی پزیشکەکە بکەین لە چەندێکەوە بۆ چەند دەست پێکات لە ڕووی پارەوە بۆ هەر ساڵێ لە بۆ طبعامی هەولێر 12 ملیۆن ئەسنان 10 ملیۆن سەیدەلە 10 ملیۆن و بە قستیش دەدرێ و لە بۆ منداڵە شەهید و زیندانی سیاسی بە خۆڕاییە و ئەوائیلیش ئەگەر لەو بەشانە قوتابی بە سیستەمی پارالێل ئەوائیل بی و دیسکاونتی لۆ دەکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی پارالێل زۆر زیادی کردی خواستی پارالێل بە تایبەت ئەو قوتابیانە کە خەونی کۆلێژە بەرزەکانی لە دەستدایە هەز دەکەی معدەلی 93 ڕێک لە پارالێلە پزیشکەکاندا دەست پێ دەکات دڵخۆشم کە لێرە دەبین کە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبینم و لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین دەبینم کەواتە پۆلی 12 ئینشاڵڵا تەواو کردە پۆلی 12 چۆن بوو چۆن بەڕێت کرد و نمرەی چەنە لێهێنا سەرەتا پێشوازیتان لێ دەکەم پێشوایی کە نالی ئاسمای پیا دەکە بەڕاستی لە خەمی خەڵکدا لە خەمی چینی قوتابیاندا وەروە لە خەمی گەنجانیشدان دڵخۆشم منیش دڵخۆشم کە بە ئێوە دەگەم دڵخۆشم بە ڕێکخراوی قوتابیان دەگەم بەڕاستی ڕێکخراویشتی چالاکن مادوونە ناسن خەمی قوتابیانە و بەڕاستی بە پارەیەکی کەم ئەتوانی شوێنێکی باش لە کۆلێژ بەدەست بهێنێت و منیش هاتمێتە بۆ ئەوی چارەنووسی خۆم دیاریکەم چونکە چارەنووس زۆر گرنگە و ئەم ڕێکخراوم هەڵبژات چونکە بە باشترینی دەزانم چونکە زۆر گرنگی بە قوتابیان دەدا. پۆلی 12 چۆن بەڕێ کرد و نمرە چەند هێنا لە پۆلی 12 پۆلی 12 بەڕاستی ساڵێکی زۆر تایبەتە لە ژیانی مرۆڤ ساڵێکی زۆر هەستیارە و نمرەیەکی لە زانستی نمرەیەکی هەروە بەدلی خۆمنەوە بوو بەڵام پێڕازیمە کە 77 بوو. باشە نیازی زانکۆیەک تێ پێما بێ لێرە ڕێکخراوی قوتابیان کۆمەڵی ڕیزبەندی و شتیان بۆ داناوە چ زانکۆیەکت داناوە و زیاتر حەزە بە چ زانکۆیەکە من حەزم بە زانکۆی زیندەوەرە کۆلێژی پەروەردە نەخێر علوم زیندەوەر هەروە زیندەوەر دوای کیمیام دانایە دوای دێت مەعەد پەرستاری و شتی دواتر دەیانەیەرەکە ڕێنمایە دەن تا چەند دڵنیاییان پێدایکە ناود ئەگەریە لەم بەشانە بگەڕێتەوە بە پێی حەزی خۆت دادەنێن وەروە ئەم بۆردان داناوە ئەم لیستانیان داناوە کە بە پێی دەرەجەکەت چەند کۆلێژێکیان بۆ داناوە بۆ ئەوەی کۆلێژەکان هەر ئەلبژێری کە 50 کۆلێژ دەبێت زیاتر بێت. پۆلی 12 چۆن بەڕێ کرد و دڵت خۆشە کە لێرە خۆت دەبینیتەوە خۆ دامەدەکردەوە بۆ زانکۆکان؟ بەڕاستی پۆلی 12 سیستەمەکە زۆر سەقەتە کە ناتوانێت تەڵەبە چەند ناڕێعەتێکدا دەڕوەکە 12 ساڵ خوێندنی تەرکیز لە پۆلی 12 دەکەن. ئەخەوە هیچ قانونێک نییە تو برێس 12 ساڵ خوێندنی کابرا لەو نمونە پۆلی 11 سەر و هەشتا 90 یان پۆلی 100 لەو نمونە ئەتو لە هەشتا نەخۆشە یان دوور بخوا داکی ئەمری خوا دەکا یان نەخۆشش هەیە ناتوانێت بخوێنێ تەرکیز لەوە دەکەن کە پۆلی 12 دەبێت دەرەجەش بەرز بێن نەگەنال هیچ شوێنێک وەرنابگیرێ یعنی بەڕاستی بێتوم کوڕێ لە 11 ساڵی تەمەنی هەمووی بەسەرکەوتوی بەڕێکرد بێت لە پۆلی 12 بەهۆی نەخۆشیێکەوە نمرەیەکی بەرز نێنێت تەواوی مستەقبەلەکەی دەفەوتێت تەواو مستەقبەل دەفەوتێ هیچ شتە شوای لێ ناکرێت ینی ئەگە بتوێت ئێستاکە ئەو سیستەماتەوە دەرێت ئەگەر 10 و 11 بەرز بکاتەوە دەرەجەکە لەو نمرێکی ئەو تەڵەبەیە 60 هیناوە باشە ئی 10 و 11 کە حیساب دەکەن نانو بتە هەفتە ئەو تەڵەبەلان سەر و هەشتای بێتن تماعەکەی سەر و هەشتایە ئەخە هیچ ئەوە نییە برێت لوی بکاتەوە بکات سەر و هەشتا. باش ئێستا لەگەڵ مامۆسای پێمان بەوە وردە فۆرمی زانکۆلاین پڕەکەنەوە زانکۆکان ئەم بەشی خۆت حەزت لێ بوو بە پێی نمرەکە دەتوانانی بچیت ئەم بەشەیەوە بەخوای وەکو ئەهلیەکان دەتوانم بچم بەس وەکو حکومی برێن ناتوان بچمە زانکۆکان بخوێنم پێم وانە ئەگەر خوای گەورە لام گۆڕەکە نایسکردێ. ئەم سیستەمە من پێ باشترە بۆی قوتابیانی خۆمان خوێندکارانی خۆمان نەچنە دەرەوەی وڵات دم خۆم بەتمای زانکۆلانی پڕکەمەوە کا بژێ ژیان کا پارەکایش هەم کەس تەحملێ پارە ناکە بە پارەکە و بێپارەکەش بەیەکەوە دەوام دەکەی باشە بۆ مەقعەت هەیە بۆ پارەت ینی دەوام بکەن.
بەشی زۆریان ناتوانن یعنی خەرجی ڕۆژانەی منداڵەکانیان دابین بکەن کە بەیانیان بە خۆڕایی وەردەگیرێت لە حکومەتجا چۆن دەتوانن بینن لە پاراڵێن ئەم سیستەمە تەنها گرنگی بە قوتابیە کوڕە دۆڵەمەندەکان دەدا کابراگۆتنی هەژارین و باوکشم پێشمەرگە یانی دەتوانانی کابراگۆتنی با سارە 2 میلیۆن لۆ بداتن ئەدی مەسروف هاتون چوون لە ئێستا دەبینین سیستەمی زانکۆلاین ئەو زانکۆلاینی کۆن دابش بوو بەسەر سێ سیستەم ئێواران و پاراڵێل و زانکۆلاین تۆکو شارەزایەکی وارێم زانکۆلاین و پسپۆر لە بواری وەرگرتنی قوتابیانی ئامادەی لە زانکۆلاین ئەم ساڵ سیستەمەکان چۆن هەڵدە سنجێنی و تا چەند پێ دوای ئەم ساڵ حکوومەت هەرێمی کوردستان زیاتر جەختی لەسەر خزمەت کردوەوە بۆ قوتابیانی هەرێم ڕاستە سەرەتا دەستان خۆش بێ بۆ بابەتەکەتان چونکە بابەتێکی هەنووکەیی و پێویستە وە زۆر خوێندکار ئێستا کە فۆرم پڕەکەنەوە بە عام قەلەقی و نیگەرانێکیان هەیە دەربارەی ئایندەی خۆیان کە ئایندێکی نادیایان هەیە چونکە پڕیەکەنەوە ئەم ساڵ حکوومەتی هەرێم گرنگی بۆ سێ سیستەمەیەوە کە ئاماژت پێکرد ئەگەر باسی زانکۆلایانەکە بکەم سەرەتا خاڵی پۆزیتیڤی حکوومەتی هەرێم ئەتوانم بڵێم لەوەیە کە سیستەمەکەی کردوتە کریدیت واتە خوێندکار چ دەرەجەیەک بۆی گونجاوترین دەرەجە بێ سیستەمەکە خۆی بۆی ئەژمارەکات کە ئەمەش حەقی ئەو خوێندکارانی کە ئارەزومەندن بۆ چەند وانەیەک و نمرەی پۆلی 12یان بۆ ئەو بەشانە گونجاوە هەلی وەرگرتنیان زیاترە بەڵام وەک سیستەمی پارەل ئەگەر باسکەین زۆربەی هەرە زۆری بەشەکان تەڕادەیەک لە سەرانسەری کوردستان سیستەمی پارالل ئەیگرێتەوە سیستەمی پاراللیش بە پارە خوێنێت جیاواز لە ئەهلیەکان لە تاقی بەیانیان لەگەڵ ئەو خوێندکارانی کە بە زانکۆڵان وەگیراون ئەمان پارە ئەیەن و خوێندنی خۆیانەکەن ئەم سیستەمە بۆ ئەو خوێندکارانی کە هەبوون قازانجی هەیە و پۆزەتیڤە چونکە تا ڕادەیەک ئەوان ئەکرێ بڵێن نایبنین نمرەکڕین یاخود نمرە داشکاندنی پێ ئەوترێ بۆیان بەڵام ئەو خوێندکارانی کە نەبوون یان لە وەزەی ئەمڕۆی کوردستانە کە تازە ئێشتا لێکەوتەکانی قەیرانی ئابووری و دارایی و سیاسی و کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان تەواو نەبوون ئەم مۆزوعە ئێشتا ئاوکێشە ناتوانین بڵین سەرکەوتووە یاخود سەرنەکەوتووە بەڵام لە ئێستەی کوردستانە بۆ زۆربەی هەرە زۆری خێزانەکان زۆر باش نییە و ناتوان هەموو خێزانێک خوێندکارەکانی خۆیان بنێرن پرسیاری بەشێکی زۆری هاوڵاتیان و بەشێکی لە دایک و باوکان ئەوەیە ئاخۆ ناکرێ ئەو کورسیانەی کە بە سیستەمی پاراڵێل حکوومەت ئامادەی کردووە ناکرێ بەس نەیدەکرا بە سیستەمی خۆڕایی بە سیستەمی زانکۆلای نامەدەکە لەبەر چی حکوومەت زیاتر گرنگی بە پارە ئەدات و زانکۆکان لە سەتات دەبۆ چ لەبات بەڵێ پێم وابی ئەوە وەزارەتی خوێندنی باڵا هەڵسایە بە داڕشتنی سیستەمی پاراڵێل و ئەنجومەنی زانکۆکان بڕیارێن لەسەردایە 3 ساڵ پێش ئێستا پێم وابی ڕێژەیەکی نزمتر بوو بەڵام ساڵ بە ساڵ زیاتر دەبی و ئەوەش پێم وابی سوودەکی گەورەی خۆی خودی زانکۆکە وەزارەتی خوێندنی باڵای تێدایە قوتابی و دایک و باوکە قوتابی سوود لەو پاراڵێلە وەرگرن بەتەکید چونکە ئێستا من عائیلە هەبووە تەنانەت خانووەکەی فرۆشتێ لە بۆ پاراڵێلی بەس لۆی پارێک کچەکەی پێ بدا و ساڵی ڕابردوو تەڵەبا بۆ 96 بۆ لە تەبعامی وەرنە جیرایە پاراڵێلیان لۆ کردی ڕێک وەرگیرایە لە هەولێرە لە بەرژەوەندی قوتابیدا ئەم پاراڵێلە بەڕای تۆ شارەزایەک ئاخۆ یعنی لەبەر چی بە پارە شوێنی تەڵەبەکە دەبێتەوە بەبێ پارە شوێنی ئەم قوتابیە نابێتەوە پێم وابی کاتێک کە پارە قسەی دەکا ئەو قسمانە بێدەنگ دەبن و پارەش ئەوڕۆ پێم وابی دەستی بەسەر تەواوی جونگەکانی ژیان داگرتیا پرۆسەکانی حکوومەتیشەوە بەتەکید ئێستا حکوومەتیش پێم وابی و ساڵ ئەگەر ئەمە بەراورد دەچی بکەین بەراورد بە 5 ساڵ پێش ئێستا 1-2 بەش پزیشکی لە زانکۆ هەلیەکان کرابووە لە زانکۆ پەیمانگە حکوومیەکان بۆ خۆپیشاندان گوتیان نابی بەشی پزیشکی بە پارەبی دواتر حکوومەت بەخۆی کردی بە پارە پێم وابی ئەوش دەگەڕێتەوە سەر بەرزبوونەوەی ئاستی داهاتی حکوومەت و گرنگ بە دینانی خەونی قوتابیە و ئینشاءالله قوتابیانەی پاراڵێلی دەکەن سەرکەوتو دەبن ئەم ساڵ سێ سیستەم هەیە سیستەمی پاراڵێل و سیستەمی زانکۆلاین و سیستەمی ئێواران تۆ کام ئەم سیستەمانە هەڵبژار سیستەمی زانکۆلاین باشە ئەم سیستەمی پاراڵێلەی کە ئێستا زۆر بەردەستەوە ڕێژەیەکی زۆری قوتابیان ڕووی تێکە تا چەند پێ دوای خزمەتی قوتابیانەکە ئایا گونجاوە لە زانکۆ حکوومیەکان قوتابی بە پارە بخۆێنایە پێ دوایە حکوومەت دەهێوێ زانکۆکان زیاتر بکات بە پارەیان ئامانجی چیە لەم سیستەمەیە ڕاستی ئەم سیستەمە زۆر بە خراپە بۆ کۆمەلگای خۆمان بۆ کوردستانیش چونکە ئەم سیستەمە تەنها گرنگی بە قوتابیە کوڕە دۆڵەمەندەکان دەدا گرنگی بە قوتابیە هەژارەکان نادات چونکە ئەگەر تۆ هەژاربی ناتوان بیسی پارە لێت وەروە ئەمەش دەبێت تۆی کە قوتابیەکانمان هەوڵ نەدەن
چونکە ئەزانم ئەگە پاران هەبی دەتوانن بچنە کۆلێژێک بە پارە کە ئەو کۆلێژێک خۆیان عزیان لێە بەڵام بە دەرەجە مادووبوونی خۆی ناتوانن بچن ئەو کۆلێژە سیستەمی پارالێل و زانکۆلاین و ئێوارە تۆ کامە لەم سیستەمان هەڵبژێری وەڵا هەرسێ بەش دادەنێم بەڵام زیاتر پارالێلەکە لاوانەیە بۆم دەرچێتن باش لەبەر چی پارالێل ئەوەندە گرنگی پێدەدرێ بەڕای تۆ مەبەستیانە زیاتر زانکۆکان بەرەو ڕووی حکوومەت بەرەو ڕووی ئەهلی بچن و زیاتر خوێندن لە زانکۆکان ببێ بەپارەیان لەبەر چی لە ١٠ بۆ ١40 زانکۆکان بەرزەکەنەوە بەڕاستی هەر ئەوەندە مابرێنەوە وەکو بازرگانیەکیان لێ کردووە تەڵەبەش وها پارە نەدەی نەخینەکەش نەویتن ئەندیانەوە زانەکە تەڵەبە پارەی بدا دەخینی شەرتەوە نێکاکە یوێ هەیە پارەی هەیە دەتوانیت دەشدات و وڵا بەفشە دەردەچم لەو نمونێ هەژار پێ دوای ئەم سیستەمەیان پێ بۆ پڕکردن ناوەڵە ئێستا من کابراگۆتەنی هەژارین و باوکیشم پێشمەرگە یانی دەتوانی کابراگۆتەنی سارە 2 میلیۆن لۆ بداتن ئەدی مەسروف ئەدی هاتون چوون ئەدی ئەو شتانە کە ئەدی مەسروفی ماڵەوە کە بێزکە خۆی تاکە کوڕەچیان نییە کابراگۆتەنی کوڕک و باوەک بژیتن بەس دۆخان نانی پیاکەن خۆمە سیستەمی ئەوروپی نییە دوو برێوەڵای لە گسکێ تا گەورە لە ماڵەوە ئیش دەکات نەشتە نییە لێکوانەتەن هەوەلی ئەمرت ئیش دەکاتن هیچ کەسکەنی ئیش لێ بکات سیستەمەیە بەڕای تۆ خزمەتی ئەوەی خزمەت بە حکوومەت دەکات خزمەت بە قوتابیان ناکات سیستەمی پارالێل بەڕاستی زیاتر سوودیان بخۆیان هەیە نەک تەڵەبەکان چکە تەڵەبەکان لۆن ١٠ تاکو 120 لاوانەیە دەورەمەند بیۆکەت کەم هەژارە هەمووی کوڕە پێشمەرگەیان کوڕە ئاسایشیان هەر کوڕە شەهیدانە ناو نەشتانە بیتن ینی سوود لە خۆیانە زیاتر ئەوان کە پارەکەی وەگرن ئەنگۆش دەخین بخینەکە هیچ کەس نیێتەوە پێ دوایە تۆ شارەزایەک ئەوەنەی حکوومەت کار لەسەرەوە بکە کورسی زیاتر بۆ قوتابیان دابین بکە کۆلێژی زیاتر بکاتەوە کۆمەڵە کۆلێژی ئەسڵان لە هەرێمی کوردستانی ئەوەی گرنگی بەو زیادکردنی کۆلێژ بدا گرنگتر نییە لەوەی کە بیر لەوە بکاتەوە چۆن پارە لە قوتابی وەرگێت چۆن بازرگانی بە قوتابیەوە بکات ڕاستیەکەی ئەکرێ بڵێن هەبوونی پارالێل پۆزتیڤێتیە بەڵام لەوە گرنگتر ئەوە یان ئەتوانین بڵێن گرنگ ئەگەر پارالێلمان هەبێ بەڵام گرنگتر ئەوەیە کە حکوومەت بێت خوێندنی بەیانیان یاخود ئەو خوێندنی کە لەلایەن وەزارەتی خوێنی باڵاوە دانراوە بۆ خوێندکاران کورسەکان زیادکە بەشی زیاتر بکاتەوە لە شار و شارەچوەکان چونکە زۆر کەسمان هەیە توانای چوونە دەرەوەی نییە کە ڕێژی کورسەکان زیاد کرێ ڕێژی کورسەکان زیاد کرێ وەک تێبینیەک بەڵام نەک لە ناو یەک پۆل کە 40 تەلەبە ئەگرێ 60 تیابێ بەو شێوە زیادکردنە هیچ ئیسفادەی نییە پێویستە دووبارە لە ناو زانکۆکانیش کە ڕێژی کورسی زیاد دەکرێ شوێنی گونجاو هەبێ کە ئەمەش بەداخەوە لە زۆربەی شوێنەکان و کێشەمان هەیە ڕاستە کورسەکانی زیاد کراوە بنمونە کۆلێژێک 40 خوێندکاری هەیە وەزارەت بۆ یەکا بە 60 یاخود 70 بەڵام 70 ئەگەر شوێنی گونجاویان نەبێ دووبارە هەر 70 کە ئەسنە هۆڵە کە لە بنەرتا بۆ 40 نەفەدانراوە دووبارە مەش کێشێکی ترا دەستیەوەش خۆش بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی گۆبیستی بوون ڕاوسەرنجی بەشێک لە قوتابیان و دایک و باوکی قوتابیانی شاری هەولێر بن و بێگومان پرۆسی زانکۆلاین لە تەواوی شار و شارۆچکەکان بەڕێوە دەچێت بەڕاستی ئەوەی کە ئێمە بە دووادا چونمان بۆ کردەوەی کە ئێمە پرسیمان بازدەوە دەکەن کە سیستەمی زانکۆلاین ئەمساڵ و بەگشتی زانکۆلاین ئەمساڵ کە سیستەمی پارالێلی زیاد کردوم سیستەمی ئەوەی خزمەت بە لایەنی حکوومەت و لایەنی پەیوەندیدار و ئەوەندەی خزمەت بە گیرفانی بەرپرسان و دەسەڵاتداران و خوێندنی باڵا دەکە ئەوەنە خزمەت بە لایەنی قوتابی و خوێندکار ناکە بۆی کەم سیستەمێ زیاتر گرنگی پێدراوە و کورسی زیاتری بۆ دانراوە باشە ئەوەی پرسیاری ئێمە بوو چۆن دەتوانێت حکوومەت لە سیستەمی لە پرۆسی پارالێل کورسی بۆ قوتابی دابینکە بە پارە بەڵام ناتوانێت بە خۆڕایی بۆی دابینکە هیوادارین قوتابیان بەرچاو ڕوونی زیاتریان هەبێت لە سیستەمەکان و شوێنەکان بە شێوازێکی گونجاو پڕ بکەنەوە هەر بۆ زانیاریتان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم ناوەندەکانی پرۆسی زانکۆلاین بەڕێوە دەبات بە باشترین کوالێت و بە باشترین ڕێنمایی کرد و بە پسپۆڕی شارەزای زیاتر لە 7 ساڵ و 8 ساڵ و ناوەندمان هەیە بۆ 15 ساڵە ئەم پرۆسەیتیا بەڕێوە دەچێت و بۆیە ڕێکخراوی قوتابیان گرنگتیەوەتان دەداتێ لەگەڵ ئێوە ڕازگۆ بێت و ئامانجی ڕێکخراوی قوتابیان بازرگانی نییە و نایهەوێ بازرگانی با قوتابیان کە بەڵکو دەیەوێ زانست و زانیاریەکی تەندروستیان بداتێ ئەزیزان و بینەرانی خۆشەویست بەم ئەندازە گەشتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر با ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و هاوکارم متەڵب خۆشەوی کە لە دواوەی کامێرا لەگەڵم لەم بەرنامەیە زەتی کێشا قبول بفەرمونن تا ئەڵقەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخۆی گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن